ئەمە قوتابخانەی ماکوانی بنەڕەتیە لە ناحیی سیروان بۆی نەشیاوی خوێندن تێیدا لە ساڵی 2013ەوە تێکدراوە بە مەبەستی دروستکردنەوە، بەڵام بۆی قەیرانی داراییەوە ماوەی 5 ساڵە بەم شێوەیە ماوەتەوە و کارکردن تێدا ڕاوەستاوە. بەڕێوەبەری قوتابخانەکە دەڵێت پێویستە بە زووی دەست بکرێتەوە بەکارکردن بۆ تەواوکردنی قوتابخانەکە. ئەوەش ئاشکرا دەکات بۆی گواستنەوەی قوتابخانەکەیانەوە ژمارەی قوتابیەکانیان کەمی کردووە. هەڵسان بە تێکدانی و گواستنەوەی مەکتەبەکەی ئێمە بۆ مەکتەبی ئاشتی بۆ خوار و ئەو کاتە ژمارەی قوتابیەکان ئێمە زۆر بوو، بەرەبەرە وای لێ هات قوتابیەکان ئێمە کەم بوونەوە بەهۆی ئەوەی کە شوێنێکی استراتیژیە لە لای مەرکەزەکەەوە مناڵ هات بۆ ئێرە لە خانم، بەڵام ئەوە لە 2013 بۆ 14 ئێمە لەوێ میوانین لە مەکتەبی ئاشتی. هیوادارم ئەم مەکتەبە بە زووترین کات تەواو بێ بکەوێتە سەر پێی خۆی و ئەم مناڵە چاوگەشە جوانانە ئیسیفادەی لێ بکەن ئینشەڵا. بڕیار بوو لەسەر بودجەی پترۆدۆلار قوتابخانەیەکی هێژدەپۆلی بۆ ناوچەکە دروست بکرێت، بەڵام 5 ساڵە شوێنەکە بۆتە گەراجی وەستانی ئۆتۆمبیل و داروپەردووی قوتابخانە کۆنەکە بەڕووخاوی ماوەتەوە و بەرپرسانی ئیدارەی ناحیەکە ژێشتا ئومێدیانەیە حکوومەت پرۆژەکە جێبەجێ بکات. ڕووخاندن و دروستکردنەوە پێیەچێ و قوتابخانەیە لە ڕووی پەروەردەیەوە شیاو نەبوو، زۆر مەترسی لەسەر ژیانی خوێندکاران دروست کرده بوو. ڕووخێنراوە قوتابخانەیەکی هەژدەپۆلی زۆر باشی تیا داخڵ کرابووە، جەنابی شتانەگەردی بێتان هەیکەلی تەواو بووە، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەو قوتابخانەیە وەکو تەواوی قوتابخانەکانی تر لە کوردستانە ڕاگیراوە. ومێ دەکەین بار و گوزەرانی حکوومەتی هەرێم باش بێ و قوتابخانەیەش تەواو بکرێ و بەڕووی خوێندکارانە بکرێت. بوونی ئەم بینایش کە بینایەکی گەورە و زەخمە زۆر ضرورە بۆ خوێندکارانی ناحیەی سیروان، چونکە ئێستا زۆرینەی قوتابخانەکان دووداوامیان تیاکرێ و بۆیە ئێمە لە ڕێگەی بەڕێ جەنابی جێگری سەرۆکی وەزیرانەوە هەوڵێکمانداوە ئینشاڵڵا هیوادارین بەرهەم بگرێت و بەم نزیکانە دووبارە دەست بکرێتەوە بە ئێشکردن تێ. لە سنووری ناحیی سیروانی سەر بە پارێزگای هەڵەبجە 7 قوتابخانەی بنەڕەتی و 2 قوتابخانەی ئامادەی هەیە کە سەرجەمیان دوو داوامیان تێدا دەکرێت. بەڕێوەبەری قوتابخانەکەش داوا دەکات پێویستە بینای نوێی قوتابخانەی ماکوانی بنەڕەتی بەزووی تەواو بکرێت و میوانداریەکەیان لە قوتابخانەی ئاشتی کە ماوەی 5 ساڵە بەردەوامە کۆتایی پێبێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیی سیروان.